هەڵگرانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا کە بە قوتابیانی گیرفانسازی ناسراون بۆ جارێکتر دێنە بەردەم ئەنجومەنی وەزیران و گردبوونەوەیەکی هێمنانە ئەنجام دەدەن. لە گردبوونەوەکەیاندا بە بەرزکردنەوەی چەندین دروشمی جیاواز دایانەوەی حکوومەت هەرێمی کوردستان بخەنە ژێرباری داواڕاوەکانیان و بەڵێنە بێ بنەماکانیان بۆ ڕاست بکەنەوە. دایانەوێ بڵێن چیتر باوەڕ بەو قەیرانە سیاسیە دروستکراوەتان ناکەین و لێرەمان دەگرین تا داواکاریەکانمان بۆ جێبەجێ بکەن. لەم ڕۆژانەدا یاداشتێک بە نای ئەنجومەنەکەمانەوە گەیشتە بەر دەست بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام تا ئێستا وەڵامی نەبووە. پرسیارمان لە بەڕێزیان ئەوەیە هەڵوێستە چییە لە بەرامبەر ئەو کەیسە وەڵامەکەت کەی دەگاتە لامان؟ وەک ڕامانگەیان لە دوای وەڵام نەدانەوەی لایەنی پەیوەندیدار قۆناغی دووەمی چالاکیەکانمان دەست پێ کرد تا وەرگرتنی مافەکانمان بەردەوام دەبین و داواکاریەکانمان بریتە لەمەی خوارەوە. خەرجکردنی شایستە دارایەکان بە پێی بڕیاری ژمارە 61 ڕێنمایی دارایی ژمارە 38 بە نووسراوی فەرمی ماوەیەک دیاری بکرێ بۆ کۆتایی هێنان بەم کەیسە تا پێش کۆتایی ساڵ تێنەپەڕێت. داواکاریەکانمان قورس نین بەڕاستی، بەڵام حکوومەت ناتە ژێربەر و ئێمە ئەزانین کە پێشتریش یعنی ئێمە ماوەی 4 ساڵە دەستیمان پێکرێت و ژمارەیەکی زۆر لە ئەوەی کە خۆیان مەبەستیان بوو ئەو پارەیان وەرگرت، بەڵام لە دوای فترەیەک پرۆسەکە ڕاگیرا و ئێستا دەستی پێکردوێتەوە، بەڵام بە شێوازێک زۆر بە خاوخلیچکی ئەڕوات. ئێمەش ئەمانەوێت یعنی وەکو پرۆژەی تواناسازی قەیچێکە، یعنی ئەوان بۆ بە هەمیشە پارە هەیە بۆ ئەوان، ئێمە پارەکە بۆشمان تەرخان کرابوو، نازانم پارەکە خۆیان خواردیان چیان لە پارەکە کرد. پێمان وایە نییە کە حکوومەتی هەرێم توانای دابینکردنی ئەو بڕەپارەی نەبێ بە بەڵگە لە ماوەی نزیکەی مانگێکە بە 3 گوژمە بە هەموویەوە 30 ملیۆن دۆلاری تەرخان کردووە بۆ تواناسازی. لە کاتێکا کەیسی ئێمە هیچ جیاواز نییە لەگەڵ تواناسازیە. جیاوازیەکەمان تەنها ئەوەیە کە مافەکانی ئێمە زیاتر خوراوە، کە مافەکانی ئێمە زیاتر تەخیر بووە. بڕیار وهایە کە ئێرە جێنێڵین هەتا وەکو بەڕاستی هەتا تەحقیقکردنی داواکاریەکان. ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە پەرلەمانی کوردستان دەڵێت لە ئێستادا حکوومەت هەرێم هیچ بیانوێکی بە ناوی قەیرانی داراییەوە نییە و حکوومەت مانگانە نزیکەی تریلیۆنێک دیناری دەست دەکەوێت و پێویستە بە زووترین کات شایستە داراییەکانی قوتابیانی گیرفانسازی خەرج بکات. ئێستاکە هیچ بیانوێک نەماوە لە مەسەلەی قەیرانی دارایی و مەسەلەی بێپارەی. ئێستا بە پێی هەموو زانیارەکانی حکوومەت خۆی ماگانە سەر و تریلیۆنە دیناری یان نزیکەی تریلیۆنە دیناریان دەستەکەوێ، بۆیە پێویستە بە پێی خشتەیەکی ڕێکوپێک عەدالەتی تیا بێ، جاکاری تیا نەبێ و ئەمانە شایستەدارەکانیان وەربگرن و ئەو ڕێنمایانەوە و بڕیارانەی کە لە وەزارەتی دارایی دەرچووە هەمووی پێداچوونەوەی پیا بکرێت و بۆ ئەوەی بتوانن شایستەدارەکان وەربگرن. لە مانجە ئەیلولی ساڵی 2013 حکوومەت هەرێم بڕیاریدا بە خەرجکردنی شایستە داراییەکان بە قوتابیانی گیرفانسازی، بەڵام ئەو بڕیارەی حکوومەت هەرێم زۆری نەخایاند و لە ساڵی 2015 بە بیانووی قەیرانی دارایی کۆتایی بە خەرجکردنی ئەو ڕەپارەیە هێنا. بەو هۆیەوە قوتابیانی گیرفانسازی گردبوونەوە و ناڕزایەتیان دژی خەرج نەکردنی ئەو بڕەپارەیە ئەنجامدا و لە نوێترین بڕیاریشیدا حکوومەت هەرێم بڕیاری خەرجکردنی 25 ملیۆن دۆلاری بۆ قوتابیانی گیرفانسازیدا، بەڵام ئەو بڕیارەی حکوومەت هەرێم تا ئێستا نەچوەتە بواری جێبەجێکردن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.